من لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵتانە بم لەگەڵ کۆمەڵێک ڕەنگی جوان لەگەڵ دەنگی جوان جا ئەم هەموو ڕنگ و ئاڵاواڵا و میوزیکە و خانم بێت و ئەبێ چەند جوان بێ خۆزگە هەموو بەیانیە گوا بوو بەخێر بن خۆشحاڵ بووم دەستخۆشیتان لێ یەکەم وە پیرۆزبایی هەشتی مارس لە ئێوەی بەهێز و بەتوانەکەم بەخێر بن زۆر سپاس پێم خۆشە لە پێشە یەک خانمەکان بناسێنم ئەو خانمانەی کە ئەمڕۆ میوانی منن هەڵبەت هەر یەکێکیان جی شانازین هەر یەکێکیان بتوانە و بەهێز و یاخود با بڵین ئیدارەی کۆمەڵێک لایەن و یاخود خەڵک ئەدەن سەرەتا لە زرێبار و دەست پێ بکەم زرێبار کەسایەتێکی ناسراو کە بڵێن خانمێکی بازرگان بەهێز بتوانە خانمێکی نازام چیت دیکە بڵێم وەرزشوانێکی باش زرێبارگیان بەخێر بێ زۆر خاتون و شیکاتەها میوزیکستیان مامۆستا لە بواری کیمیا دایک چەند کاری ترەکەی ماندوونەبی لە خاتو شاناز خان هەمیشە وەکو پێتەڵەم شانازی چکەجی شانازی بەخێر هاتی شاناز خان لە بواری کللتوریە ئیشەکە ئەمە بەڕاستی بوارێکە تا ڕادێکی زۆر کەس نەچۆ بەلایە بە شێوازێکی فەرمی خۆشحاڵم ئەمڕۆ لێرەی سەوباسی زۆرمانە بێت و دکتۆرە سارا یەخوا بەخێربی دکتۆرە ئەرکی تۆش بە هەمان شێوە هەر قورسە و کارێکە کە ورێکی بەهێزێوێت تۆ لەگەڵ نەخۆشانی شێرپەنجە هەوسوگۆتەکەی پسپۆڕی لە بواری شێرپەنجە بە تایبەت خانمان ینی ئەمە کەسێک زۆر بەهێز نەبێت ناتوانێت بەرگی ئەو لایەنە بگرێ بۆیە تۆش بە هەمان شێوەجی شانازیت یەخوا بەخێربێ خۆشحاڵ بووم دکتۆرە راپۆرتەکەتان بینی هەمومان بە یەکەوە سێرێکمان کرد کە کۆمەڵێک ژن بوون توشبووی شێرپەنجە بوون بەڵام بەڕاستی من دڵخۆش بووم و لەگەڵەوەشدا کەمێک هەستم بە شەرمە کرد کە زۆر جار بۆشتی زۆر بچووک من دامێنم خەفەتە خۆم بەڵام و ژنانە بە توشبووی شێرپەنجەوە ڕێنمایی و پەیامێکی سەرکەوتنانیان هەبوو بۆ ئێمە ینی ئەمە وام لەیەکە هەست بە شەرم کەم ئەی بوو ئەوانە ژن بەڵام لەگەڵەوەشدا ورێکی دیکەیە ژن بە ژنیایەتەوە تۆ هەم لەم ڕۆژەیە پەیامت چییە و هەم باسێکی ئەو پیشە گرنگی خۆشتم بۆ بکە طبعا وەکو خۆت باسە کرد ئیشکردن لە بواری شێرپەنجە بە تایبەتی بەڕاستی قورسە چکەم نەخۆشیەکە لە هەنێ مەرحەلەیە درێژخایانە نەخۆش زووزویەتەوە بۆ لامان خاستن ئەوانی کە لە ژێر چارەسەری کیمیایی ئەبێ 2 هەفتە جارێک 3 هەفتە جارێک بۆ ماوەی چەند مان یاخود چەند ساڵ یەنەوە بۆ لامان وامان لێ وەکو هاوڕەیەک وامان لێ بە نوعێک سیقەمان پێ ئەەکەن کە ئەکەونە قسە و گفتوگۆ و دەردەدڵێ لەگەڵمانە لەبەر و علاقەیەکی ڕەفاقەت لە بینمانە دروست ئەبێ و سیقەیەک بەرامبەر بە یەکتری پێیاەکەین ئێمەش چەندێک لە توانامانە بێت یارمەتی ئافرەتان ئەین پشگیریان ئەەکەین هەوڵین ئەو باری کە لەسەر شانیانە حد الئیمکان ئێمە بتوانین لەگەڵیانە هەڵگرین و لەسەر شانیان سوکیکەین ماندوو نەبی لەش ساخ بێ خانمان ئێوە یانی ڕاتان چی و لەسەر ئەو ژنانە کە دەرکەوتن شێرپەنجەیان هەبوونی شێرپەنجە لە هەموو گیاندا باوە بەڵام ئیرادەیەکی بەهێزی دەوێت بەڕاستی بەسەر کەوتنی ئەو نەخۆشیە چکە نەخۆشیەکی هەتا بڵێ قورسە دەبێ ئومێد بە خۆت ببەخشی دەبێ چواردەوری جواب بکەن کە ئومێدت پێ ببەخشن بۆ ئەوەی کە باش بیتەوە من هەمیشە دەڵم ئافرەت دەگەر بتوانێت بربەستەکان بشکێنێت دەتوانێت بەسەر هەموو کۆسپ و تەگەرەکانی ژیاندا سەر بکەوێت بۆ هیواین یخوا هەمووان پارێزراو بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی وە هیوای چاکبوونەوەش بۆ هەمویان ئەرکی ژن قورسە جا وەکوتم دکتۆرە ئەگەر نەخۆشیش بێ بە ئیشەکەی خۆی بکوانیە خۆی بیزاد ئافرەت کە لە ماڵە نەخۆش ئەکەوێ ماڵەکە هەموو ژێرا و ژوورە بێت شیرازەی ماڵ تێک ئەچێت ئیتر تۆ هەل لە نەخۆشیێکی بەسیتەوە حسابی بکە وەکو خۆت ئاماژەت پێ هەتاکو نەخۆشیێکی قورس وەکو شێرپەنجە کە ماوەیەکی دوور و درێژ کەسەکە پێوێ ئەناڵێنێ و ماوەیەکی دوور و درێژ عائیلەیەک پێوی ئەناڵێنێ یعنی زۆر وەکو باست کرد زۆر مهمە کە کەسانی دەوروبەر خاصن کەسی دەرەجەیەک کە پشتی ئافرەتەکە بگرن کە یارمەتی بن نەڕوخێ چکەم بەڕاستی نەخۆش شێرپەنجە نەخۆشیەکە زۆر بە ئاسانی تاک ئەڕوخێت
معنەویان ئەڕۆخێت مادیان ئەڕۆخێت بارێکی زۆر قورسە بەڕاستی لەبەرۆ زۆر مهمە کە کەسانی دەوروبەر سەپۆرتی بکەن یارمەتی بن پشتی بگرن هاوڕێ ئەویش هەر نەک بە وشت خوا و گوناحە و فەقیرە و سەپۆرت بە معنای نەکرد بۆ نەخۆشی ینی زۆر جار من لەمەیە تا ڕادێک نیگەرانە بم بەوەی کە کاتێک کەسێک کارەساتێکی بەسەری لە ناخۆشیەکە ئەوەندە خەمی دیکەی بۆ باس دەکەن وی بە قوربانە بەمۆی توخواوە لیا ئەگرین بەسەر هەر هێزی پێ نایڵن جامە ینی زۆر خراپە شانازخان بەبیرە دێتەوە کە دایکت نەخۆشەکەوت یان کەسێک لە خێزانە نەخۆشەکەوت یان لە دەرەوە چی پێوت؟ بێگومان ئەو کاتانە کە ئەتوان سەردەمی زوو ئێستا بەراوردێکی زۆری بکەین بەڕاستی ئێستا نەخۆشیەکان زیاتر بووە دەردەکان زیاتر بووە مەر نەچینە سەر شێرپەنجە ئێستا ئەنواع نەخۆشیمانەیە نەخۆشی هەستیارەکان زیای کردو نەخۆشی دەرونیمان زیای کردوێمە کە حاڵەتی دەرونیەکە ڕۆژانە ئەبینین هەمومان یەکێ لێمە بەشێ دەرونیە ماندووە ئێستا خۆمان پێش بەرنامەکە من باسی خەوم کرد ئەو باسی هیلاکی کرد ئەمەش جۆرێکە لە دەرونی کە ئێمە هەم ڕۆژگارەکە واکە هەم تەمەنەکە واکە هەم لە بوارەکەی خۆمان و ئیشوکارەکەمانە واکە کە دەروونمان جێگیر نەبێ بێگومان هەتا ئەتوانین ئێمە بە یارمەتی یەکتری بێن بە تایبەتی کەسە بە تەمەنەکان لە ماڵە زۆر گرنگە ئێمە گەنجین هەر چۆنە بێ بەمبایلەکە و خۆمان خەریگەکەین بە شتێکەوە بەڵام ئەوان تۆ سێریکە بەداخەوە یەک تێبینی کەشم هەیە لە وڵاتی ئێمە کە زۆر هیوادارم ئەو شتە نەمێنێ کەسێکی بە تەمەنە بێترەڵێ هەرخوا کە نەفتە نەکایتر باقی مشکلە نییە یعنی تۆ تەواو بەرەو مردنە ڕۆی وان نییە لە ئەوروپا لە دوای پەنجاکانەوە دەست بە ژیانەکەن ئێمە لە وڵاتی ئێمە کاگەیتە سیترەڵێ تۆ تاوە بڕۆ ماڵەوە یعنی تۆ لە ڕێی ئەوە ماوی یاسا من تێبینی شتێکم کردوێنە خەڵکمە بینی خۆی گۆڕی بوو بە بۆنەی ڕاپەڕینەوە بە بۆنەی بەهارەوە یەک دوو کۆمنتم بینی نووسرا بوو تۆ لەو تەمەناماوی ئەو جلانە لە بەرکەی یعنی بۆ نەماوە بۆ ژیان مادەم تۆ ئەژیت ژیان بەردەوامە هەموو ڕۆژێ لای من نوێبوونەوەیە هەموو ڕۆژێ لای من ژیانە جاوەڵا هەرچنێکیش پێمان بڵێن هەر حەزمان لە خۆگۆڕی و ینی تەمەن نابێت زۆر جار بەڕاستی من هەموو جارە لەم بەخوا پیریش بم لێستە زیاتر ڕەناوە پیری تەمەنێکە پڕە لە ئاغرێتی پڕە لە حکمت پڕە لە زانست پڕە لە معریفە پڕە لە ئەزمون ئێمە ئەتوانین ئەوانە وەکو مێژوویەک وەکو سەرمایە بەکاربێنین لە ژیانمانە بەڵام هیوادارم هەمومان ئەو ڕێچکەیە ئیشی تیا بکەین لە نەوەکانمانە ئەوەیان فێرکەین کە کەسێک گەچێتە تەمەنەوە یا کەسێکمان نەخۆشەکەی بە تایبەتی لە خانمەکانە چکەمە تۆزێ هەستیارترین تۆزێ ناسک هەر وڵاچینە بەر ئاوێنە یەکسەر هەرچەنە هەر خۆمان پێ جوانە چۆنێک بین بەڵام ئەوە حەساسین بۆ پێستمان من هەموو جار لەم بۆ ئیتر بۆ هەر شتێک ئەو ڕۆژە شتێک درێنەکەوە میزاج نایگرێ ئیشیش پێ ناکرێ بەزەگەر لەگەڵ خۆمانە خەریک بین ئەوەش هیچ نیە ینی زۆر جار تۆ ئەگەر زیاتر خۆتت خۆش بێ متمانت بە خۆت بێ هیچ بەربەستێ نایەتە ڕێگەت کە تۆ خەفەت بخۆی وەڵای برینیشی لێ و زیبکەشی لێ و پیریژە بیت و نەخۆشی ژەبیت و بەڵام گرنگ تێ ئەپەڕێت ئەبێ دایمەن تۆ ئەوە بزانی کە تێ ئەپەڕێت ڕاستە لەگەڵ هەمووی کۆمەلگە زۆر هۆشیار بێ لە بابەتی کە بە تەمەنەکان ینی وان لێ نکرێت کە لە ماڵەوە دانیشن و تۆ تەواو کۆتایی و پێ هاتووە ینی کۆمەلگە وای کردووە کە بە تەمەنەکانمان بەو شێوازە بن و لە ماڵەوە دانیشن و هیچ شتێک نەکەن و لەبەر وشەی عیبە لەبەر وشەی نابێت تۆ تەمەنە هەیە بەداخەوە ئەمە لە کۆن هاتووە تۆزێک شەرمەنی هەبووە لە خێزانەکان بۆ ئافرەتایبەتی لە شەرقا زۆر ڕێنیاوەتەوە کەیتر تۆ عیبە قسەمەکە نازان بەڵام لە کاتێک ئاژبینی تەواوی پەرژینی ئەو ماڵە و خێزانە لەسەر و خانمەیە دی ئەگەر ئەو ڕنگ ڕێژینەکە و ئەو جوانینەکە ئەی بێ هەموو شتێ ئەی بێ باوەڕەکەم ژیانیش ئەی بێ بۆ هەر هەموو مەشەکەرێتە بۆ بەشێکی کولتورەکەمانەوە ڕاستە لە زۆر ئێمە زۆر شت خانمان نەخراونەتە بەر زۆر شت مەسەلەن دانراون دایمەن وەکو کاڵایەکی زۆر ناسک مامەڵەیان لەگەڵا کراوە ئێستا خۆشبەختانە لەم ساڵانەی دوایی ئایتر هەموو شۆڕشێکمان کردو لە ژیانی خۆمانە یین ئەڕۆین ئیژەکەین شان بەشانی پیاوەکان کارەکەین پەروەردەیە ئەەکەین لە بواری وەکو دکتۆرە وەکو زرێبارخان وەکو جەنابەت پێشکەشکاری وەکو ئەو وەکو من وەکو یەکێ لە ئێمە هەرێکە شۆڕشێکمان لە بواری خۆمانە کردووە ئەگەر تو ئەم هەنگاوەنەی کۆمەڵگە نایە دەستە بگرێت جا شانازخان یەکسە هێرشەکان دەستی پێ کرد لە ستۆدیۆ پیاوانیش هاوکارتان بوون نابێ گومانجوانی ئێمە بە پیاوانەوە من هەموو کاتتومە
ئەوان تاواکەری ئێمەش تاواکەری ئەوانین من قەت لەگەڵ ئەوانین بڵێم ژن پێویستی بە پیاوانێ نەخێر من لێرە دەستخۆشی لە خێزانێکی خۆمەکەم پێشەم شتێ دەستخۆشی لە هاوڕێ پیاوەکانم مەکەم کە هەمیشە وەکو قەڵغانی لە پشتم بن لە براکانم لە کەسە نزیکەکانم ئەگەر ئەوانە بن من ناتوانم پەیامەکان و هێزەکانی خۆم بێگومان هەم ئەگەر ڕەگەزی نێر نەبێ و ئەگەر کەسە بە تەمەنەکانیش نەبێ ژیان هیچ کات باڵانس نابێ نوشیکە دایکە میوزیسیانە جا میوزیکەکەشی زۆر خانمانێ من هەستەکەم سنتور بوو ئەو نەژنانێ وانە وڵا وا دیارە ئالەتێکی ناسکە هەلە بەرۆنیە هەڵبژار زۆر نەرم و ئاهاتی خەتم زۆر جوانە جا شاناسخان شتێکی وتی لە ناسک ئێمە هەموو ئیشێکی شەکەین بە ناسکیشەوەیکەین ینی تر ئەگەر فیتەریش بکەین بە ناسکی خانم هەر بە سروشتی خۆی لە ئارامی ینی پارچەیەکە لە ئارامی تۆ خانمێک لە ناو ماڵێکە هەردی قەت بەدایکی خۆت کە لە ناو ماڵەکەتە بە تەمەنێکە هەست بە ئارامیەکەی کە ئەچیتەوە بۆ ماڵەوە تۆ با بچیتەوە بۆ ماڵەوە دایک لە ماڵ نەبێ یعنی ئەویان ئەوانی کە لە ژیانە نەماوە نخوالیان خۆش بێ ینی هەست بە فڕاقێکی زۆر ئەەکەی چکە بەڕاستی ژن خاتون خانم پاکێجێکە لە ئارامی ینی پاکەجێکە لە سنگینی لە سەلاری من ئومێدەوارم لە ڕۆژی هەشتی مارسە خانمان هەمویان ئەو پەیامە ینی جخت بکەنەوە لەسەری تازی بکەنەوە ئەو پەیامەکە ینی پەیام بن کە ئارامیان پەرە پێبن کە سنگینیان خانمیان سەلاریان پەرە پێبن نەک یعنی مافی ژنان لە لای ئێمە بەو شێوازە هاتووە کە ئەڵێ بریتە لە لادان بریتە لە دەرچوون بریتە نا ئەو پەیامە غەڵەتە ئەو پەیامە غەڵەتە کە تۆ بەرامبەر بە پیا و وەستاویتەوە ئەڵێ من ئافرەتمە ئەو پیاوە و با سنوورێک لەو بینایە بێ بەو شێوازە نییە مافی ئافرەت لەگەڵ خاتووە لەگەڵ خانمە خۆی لە دایک ئەبێت ینی بەڕاستی هەمومان مافەکانمان لەگەڵ خۆمانە لە دایکە بێ ئەو خۆمانین کە سنووری بۆ دائەنین ئەڵێ من ئەمە ئەەکەم من ئەمە ناکەم تۆ ئەتوانی هەموو شتێک بکەی لە سنووری خۆیە لە سنووری ئەخلاقیەکانی خۆیە و سەرکەوتوش بیتایە بە هەوڵ و تێکۆشان بە ماندووبوون ینی بۆیە بەڕاستی من هەستەکەم پێویستەکە خانمان زیاتر پەرە بە ئارامی و بە سنگینی و بە سەلاریان بن زۆر جوانە نوشیکە تۆ دایکیت ئەرکی ماڵەوە و دەریشەوەت لەسەر وەکو هەم پیشەکەت ئەمە قورسە زۆر جارەوترێ خانمان هەر نابێ کاری ماڵەوە بکەن ئەمە کاری بەڵام پێدوانیە دایک بوون یان ئیدارەدانی ماڵ یان بەڕێوەبەری ماڵ و بژێوی ماڵکە لە سەرشانی تۆیە ئەمە بۆ خۆی جوانترین ئەرکە کە ژنان هەیەە بگرەوە من زۆر جارەڵم پیاوان زۆر گوناحن ینی لەو شانازیە گەورەیە بێ بەشنوانە ڕێک وایە ینی بزڵبێت ئێستا ئەگەر هەردی قەت بی ینی بەڕاستی من گلیم هەیە لە چالکوانە خانمەکانی کە ئێستا لە بواری مافی ژنانە ئیش ئەەکەن یعنی وان کردووە بەڕاستی بیرۆکەیکی وان بڵاو کردێتەوە لە ناو خەڵکە کە ئافرەتان ئەبێ ئیشی ماڵ بکەن ئیشی دەرەوە بکەن هەردوو بوارەکە لە هەردووکیا سەرکەوتوو بن و بژڵێ من باشترێکم لە پیاوان من ئەوە منوام نا ینی ئەوە غەڵەتە بەڕاستی ینی تۆ ئەرکی دایکایەتی بەڕای من پیرۆسترین ئەرکە ینی جوانترین ئەرکە تۆ ئیداری مناڵێک ئیداری ماڵێک خێزانێک گەورە ئەەکەی کۆمەڵگە ئەهێنیتەوە ناو پەروەردەیەکی جوان ینی زۆر مهمە ئەوەش بەڕاستی لە مەشغەڵەتی ئافرەتە ناتوانێت سەرکەوتوو بێتیایە بەڕێی من جوانە من ناڵم خانم با لە ماڵەوە بێ و با ئیش نەکاو بە ئەتوانیت خۆشی خۆ دۆرگرە ئیشی خۆت بکە بەڵام لە سنووری خۆیە با وانەکات ئەسیر بکاتە سەر سنوورەکە لە سنووری مرۆڤاتیە سنووری مرۆڤ بوون جارکەسەمە گرنگ ینی سنوور کاتێ وترێ ئەبێ ئەم شتەوا بێ دوجار تو مرۆڤی ینی یاسایەکێ پێی وترێ مرۆڤ بوون ئەمە یاسایەکە پابندبوونی مرۆڤە بە هەر شتێکەوە کە غەدر لە بەرامبەرەکەی نەکە جاگەر نەک ئەگەر پیاو هەبێ قەی نابووی بکژن بێ ئەمە کاتێگەر بیر لەوە بکەینەوە پێشەوەی ژنیت پێشەوەی پیاویت مرۆڤی یعنی بەجددی ئەو شتانە ئاسانە بێتەوە خاڵێکی کەشێ عادات و تەقالید ئەوەشمان بیر نەچێت ئێمە کۆمەڵگەیەکین بە کولتور و بەڕێزەوە گەورەکراوین هەموو کاتژنە بێ شکۆمەندی خۆی پارێزێ من لەگەڵەوە قسەی خاتونام ئەگەر من ڕێز بۆ خۆم دانێنم هەرگیز بەرامبەرەکەم ڕێزم ناگرێ شتێکی ئێمە پێوترێ زۆر کەس بۆ قسەی خاتونا باسی کرد من ناڵێم هەمویان بەداخەوەی سە کۆمەڵێک کەس بەیابوون لەم دویانە کە ئەگەڕێتەوە بۆ کولتورە ئێمە سەردەمی کۆنەپەرستی بووە زەمانی زوو بووە تێپەڕی نە کولتورە جوانە
من ێستش پێم خۆشە دەستی و کەسە گەورانە ماچکەم کە ئەیبینم پێم خۆشە ئەو ڕێزە هەر بگەڕێنمەوە کوجاران ئەمە خۆی جوانیە کە زیاتر منی پێ گەورا منە پێکەم ماوانە یعنی من لەم تەمەنە شایستر دایکم سەرزانشتمەکە لەسەر کۆمەڵێشە گوێی بۆگرم قەی چێکە ینی زۆر جەلای دایک قەت گەورە دابی قەت دەرناچی لە ئیمتیحانی دایمەش کەوتووی ئیکمالی زرێبەر تۆ ئەوەی بزانم ئەوەنت بربەست بینیوە ئێستای ترها چۆنەڵی شتێک نیە بەهێزتر بوویت سوپاس بۆخوا زۆر دنیا بینی بە حکمی ئیشەکەت ئەڕۆیتە دەرەوە ینی ژنبوونی لای تۆ واتای چییە؟ هاژەگیان من دەڵێم گەرچی دیاریکردنی ڕۆژێک و بیرخستنەوە و دەستنیشانکردنی ڕۆژێک تەنها بەس نییە بۆ ئەوەی کە ئافرەت لەو ڕۆژەیە بەرچاو بێت بەڕای من دەبێت هەموو ڕۆژەکانی ساڵ تەرخان بکرێت بۆ داواکردنی مافەکانی ژنان نەڵن ژن سالاریە ئەمڕۆ بەڵام حەقیقەت وایە هەر لە ناوخۆی کوردستانەوە من سەیرەکەم ژنی کوڕ ڕۆڵێکی تراژیدەی گرنگیە بۆ لە مێژوو کۆمەڵگەی سیاسەتی کوردستاندا بگرە بەشداری لە بزافی ڕزگاری خوازی کوردستاندا کردووە شان بەشانی پیاوان توانیویانە کوردستانێک بەرهەم بێنن نمونەکەشیان مەستورەی کوردستان عادیلە خان کە کەسایەتێکی دیاری هەڵەبجە و شارە زور و هەورامان بووە کە بۆ ماوەی چەندین ساڵ قایمقامی هەڵەبجەش بووە لە هەمان کاتا لەیلا قاسم کە بۆ ماوەی 4 ساڵ کادرێکی پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان بووە کە لەو سەردەمەیە تاکە ئافرەت بووکە لە سێدارە درا چونکە بەڕاستی بۆ بزافی نیشتمانی کوردستان بوو لە هەمان کاتا حەبسەخانی نەقیبە چەندین کۆمەڵی ئافرەت ئەو هەموو ژنەی کە لە ماڵەوە نانیانە کرد بۆ پێشمەرگە بەڵێ هەر من لە دایکی خۆمەوە سیرەکەم کە دانیشن باسی پێشمەرگایەتی دەکەن و ئەم ڕۆژیان پێگەیاندووە دەڵێ ڕۆڵە من ئەوەندە نانم کردو بۆ سەردەمی خۆی کاتی پێشمەرگایەتی ئەمەش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە بزافی ڕزگاری خوازی کوردستاندا بۆیە من هەمیشە دەڵام بەڕاستی ئەگەر بەریتانیا شانازی بە ڤیکتۆریا و هەروەها ئەمریکا بە هیلاری کلینتۆن و ڕۆسیا بە ئەلێکساندرا و ئێمەش شانازیەکەین بە عادیلە خان و حەبسەخانی نەقیب و هەروەها لەیلا زانا لە هەمان کاتا ئەمانەش بەڕاستی مێژووی کوردیان گەش و جوانتر کردووە بۆیە کورد ژن هەر لە سەردەمی زووەوە تاوکو ئێستا کە هێناویەتی پلەیەکی باشی هێناوە لە هەمان کاتا شان بەشانی پیاوان کاری کردووە باسیەوەت کە من چووکە لە بواری ئابووری و بازرگانیان بەڕاستی ئیشەکەی من بزنسە ئیشێکیشم هەڵبژات کە جلوبەرگی سەربازی بوو زۆر قرس بوو چکە ئیشەکەم لە ناو پیاوانە بوو بربەستەکان هێندە زۆر بوون لە تەمەنێکی مناڵیەوە دەستم پێکە تەمەنم 20 ساڵ بوو کە کارگایەکی جلوبەرگی سەربازیم دانا بربەستەکان هێندە زۆر بوون بەڵام لە هەمان کاتاوەمان بیر نەچێکە بەڕاستی وەکو شانازخان باسی کرد پیاوانیش کە باوکو و برای ئێمن هاوکاری ئێمەیان کردو کە ئەوان سەربازی وونی پشتی ئێمەیان پێگەیاندووە لە ئێستادا بۆیە دەبێت سپاسێکی ئەوانیش بکەین لێرە لە کوردستان ڕاستە بەشی ئابووری کەمترە لە چاوکەرتەکانی ترە ژنی بازرگانمان کەمترە خاوەنکارمان کەمترە بە حکمی ئەو تونند و توێژێ کە بەرامبەر کۆمەڵگە و ژنی کورد دەکرێت لە هەمان کاتیشە لایەنە حکوومەتەکە کە باسکەین هەندێک بربەست دێتە پێشێ بۆمان بەڵام بیرمان نەچێ ژنانیش لە کەرتی تەندروستی موزیک و هەروەها کارکردن کەرتی پەروەردە ئەمانە دەستێکی باڵایان هەبوو لە پێگەیاندنی ئافرەتانە بەتایبەت لە کوردستان من هەمیشە دەڵم کوردستان لە چاو ساڵەکانی پێشوو لە ئێستادا ماشەڵڵا ژنانمان دێنە پێشێ بەڵام لە سنوور دەرنەچوون ئەو ڕێچکە جوانە کە گیراوە بە پێ عادات و تەقالیدی کوردستان و فلکلۆری کوردەواری خۆمان کە دەبێت دەرنەچین ئەو سنوورە بهێڵینەوە کە کۆمەڵگە کە من ڕێزم لە خۆم گەر کۆمەڵگە و چواردەوریش ڕێز لە من دەگرێت بۆ سەنگینیەوە کە ئەم خانوە جوانانە سەرنج خستنە سەر کارەکەی تۆ ئەمە گرنگە ینی وانە بێ کە سەرنجی کۆمەڵگا بشێوێنی لەسەر پیشەکەت زۆر ئەمە بۆ هەموو یعنی نەکەر بۆ ژن بۆ پیاوی ژوایە تۆ ئیشی تۆ پەروەردەیە بۆ سەرنجی خەڵک بچێتە سەر شتێکی دیکە وابێت نا پەروەردەکردنە کەواتە ئەوەش هەر بە دوولایە ناکرێت هەر یەک لێمە کە لێرە دانیشتوین هەڵبەت ئەگەر باوک برا
و هاوسەرێکی باش و باوەڕ بەخۆ بوو و تێگەیشت و ڕۆشنبیرمان نەبێ بەڕاستی نەمە نەتوانی لێرە بین جێ شانازیە دڵخۆشیەوە جێ سوپاسگوزاریشە بۆ هەر یەک لەو کەسانێک کە لە پشتمانەوە هەموو جارێک ئەماڵێمەوە کە لە پشت هەر خانمێکی سەرکەوتووە پیاوێکی لە پشت هەر پیاوێکی سەرکەوتوشەوە بێگومان خانمێکی مزەحی بەتوانە و تەواوکەری هەموو ئیشەکانی هەیە. دکتۆرە تۆ لە سەرەتا باسیەوەت کرد کە بەرەنگار بوونەوەی نەخۆشی پێویستی بە یارمەتی کەسەکانی دیکەیە. جا ئەمە نەک بۆ نەخۆشی لای تۆ بۆ هەر شتێکی دیکە تا چەند پێویستە کە خانمێک هەم خۆی ورە و توانای بەهێز بێ هەم مێردەکەی براکەی باوکی ئەمان چۆن بن لەگەڵێ. طبعا من دائما بە نەخۆش ئەڵێم عیلاجەکەت نیوەی لای ئێمەیە نیوەکەی تری لای خۆتە چەندێک ئیرادە و بەقۆت بێ عەزمە بەقۆت بێ بە گڕوتینەوە بیتە پێشەوانێ ئەوەنە شێرپەنجەکە زاڵ ئەوی بەسەریا و لە ناوی ئەبیت و نەجاتە ئەبێ. بەڵام بەس ئەم قسەیە تەطبیقکردنی ئاسان نییە. ئاسانە بیڵێن بەڵام بەس زۆر قورسە بۆ ئافرەتێک کە بتوانێت ئەمە تەطبیقا چکەم چەندەها مەشاکیل هەیە کە ئێمە نایبینین. یەکێک لەوانە مەشاکیلی کۆمەڵایەتیە کە زۆر بەداخەوانێ کەیسی زۆرمان هەیە کە حیکایەتی زۆر دڵتەزێنیان هەیە کە من ئەو ڕۆژانەی کە ئەو نەخۆشانە سەرایانە لەلام یعنی بەڕاستی من ئەو ڕۆژە سامم لێ ئەنیشێت چکۆم هەتاکو یەک دوو ڕۆژ من نانم بۆ ئەخورێت و نە ئاوم بۆ ئەخورێت. ئایا توشبوونیان بە نەخۆشیەکە و ئەکا کە کەس و کاریان و مێردەکانیان بۆ جۆرە لە دژیان بۆستن یان ئەوە تا پێشتریش هەروە بوون و ئەو هەموو خەم و خەفەت و عەزابی کە چەشتویانە یەکێک بووە لە سەبەبەکان کە تووشی شێرپەنجەی کردوون. یعنی من معقول چییە ئافرەت بێت بۆ لام بڵێم بپارڕێتەوە بڵێ دکتۆرە توخوا ئەم شەودا غڵم کە لەبەرەوەی شوێن نییە لی بمێنمەوانێ ئەی ئەمود ئاخر بۆ داخڵەکەم عیبن نییە ئازارە نییە خۆ من ناتوانم ئاواهی داخڵەکەم لێم بپارێتەوە بڵێ بەس ئەم شەو داخڵم کە خۆی و مناڵێکی بچووکی و بەداخی شەوانێ وەفاتی کرد. ینی بەڕاستی و یەکێک بوو لەو حاڵەتانەی کە قەت من لە یادم ناچێ و چەندەها حاڵەتی واشمان هەیە. بۆیە کەسی دەوروبەر زۆر زەرورە کە پشتی بگرن کە ڕێزی بگرن قەیناکە کە ئافرەت نەخۆش ئەکەوێت هۆڵ ئەخیر هەر ئینسانەکە خۆ تو ئاژەڵێکیش کە لە بەردەمتان نەخۆش ئەکەوێت دڵ نایە شقێکی تێ هەڵیت و فڕیتە دەراوانێ بە خێوی ئەەکەیت و خزمەتی ئەەکەی تاکو چاکە بێتەوە جاورە تۆ ئینسانێک ئەو ئینسانش ئافرەت بێ خێزانە بێ کچە بێ دایکی مناڵەکانە بێ کە دوای ئەوەی نەخۆش ئەکەوێت تۆ بوونەوە پشتی تێکی ڕێک عکسی ئەو قسانەیە کە ئێمە بۆ نەخۆشەکەیەکەین کە ئەڵین ورە و بەرز بێ کە ئەڵین بە ئیرادە بێ کە بۆ ئوسلوبە لە ماڵەوە تەعاملی لەگەڵا بکرێت یعنی ورە لەکوێوە بێنێ عەزم و ئیرادە لەکوێوە بێنە بەڕاستی ئەوە نقطەیەکە لە لای ئێمە یەک نقطەی کەشمان بیر نەچی کە لە کۆمەلگای ئێمەوانێ پێوی ئەناڵێنین ئێمە بیزادوک و پزیشک شەرمە بە تایبەتی لە نێو ئافرەتانە کە نەخۆشیەکەیان ئەمە چەندەها جار ئافرەت هاتۆ بۆ لامان گریمەنتی هەبووە سیرێکی گرێ لە گرێ دەرچوو بۆ بە برینێک هەموو جەراحەت و ئیلتیهابیەتە دەراوانێ ئەی بابە بۆ نەهاتووی تاکو ئێستا وڵا شەرمم کردووە وڵا لە ڕووم نەهاتووە یان بەداخەوە هەنێکیان کە ئەڵێن من ئەگەر بڵێم شێرپەنجەمە مێردەکەم لێم قبوڵ ناکا ماڵی خەزورانم لێم قبوڵ ناکا بۆ نەوعەت ئەخیری کردووە بەداخەوە بۆ ئەم هەموو قوربانیە کە ژن لە پێشا بەخۆی ئەیات من ئەڵم ژن لە پێشا بەخۆی ئەیات بە قوربانی جاجستەی بێ دەرونی بێ. من زۆر نیگەران بووم دڵم پڕ بوو بۆ خانمە و هەن زۆر سەدان و هەزاران خانمی دیکە بوونەتە قوربانی جا ئەگەر بتوانین لێرەوە بۆ ڕێز لێنان لە ڕۆحی پاکیان گومان لە میوزیکێک بێت سپاس دەکەین چاوەکان گۆرانێکی خاتوانیە هەڵبەتە خاتوانی زۆر گۆرانی بۆ ژنان و بۆ ئافرەتان وتووە ماوساردی مەجید عەزیزی کێشا و نۆتۆ شتەکەی بۆ نووسیومەتەوە و لیستراوی خۆش بێ پێشکەش بە هەموو خانمان بە هەموو ژنان.
دەست و چاوت خۆش بێ بە بیرتان هاتووە کەم گۆرانیە گۆرانی دڵتەنگیە بۆ مەلی جوانپەرست بەڵێ زۆر سوپاس چۆن ماڵیە بێ بە ژووری تاریک چۆن ڕازیە بێت جا وتێکی زۆر دێڕێکی زۆر جوانە ینی کاتێک کە تۆ جوانپەرست بیکە ئەوە هەر بۆ خۆی جوانپەرست خانمە چۆن بە ژوورێکی تاریکیش ڕازیە بیت بۆیە هیچ کات ناتوانن ینی ژنێک کە خۆی خاوەن بەهرە و توانا بێ ڕێگری لێ بکرێ خات و شاناس تۆ کارێکی گەورەت کرد بە تایبەت لە ڕووی کللتوریەوە ئەمە جێی شانازی بوو ئەمە جێی دڵخۆشی بوو کە عباکەت یا بەشانی پاپای ڤاتیکانە جیهان بینی جیە دەست و پەنجەی خانمێکی کوردی لەسرە لەم دوایەش کە جەنابی سەرۆک وەزیران سەردانی وڵاتانی دەرەوەی کرد سەردانی کۆشکی سپی کرد سەردانی ئەمریکای کرد یەکێک لە ئەو دیاریانەی لە کوردستانەوە بردی بۆ ئەوان کە بردی یەکێک لەو دیاریانە دەست و پەنجەی ڕەنگینی تۆ نەخشاندبووی جا چەندێک گرنگە گرنگیدان بە کللتور بە پێکەوە ژیان بە تایبەت کە سنبولی کوردستانە پێکەوە ژیان لای تۆ وە چنێکیش بە تەمای پرۆژەی زیاتر لەم بوارەدا جێبەجێ ئەو جارێ هاژە لێم کەشفەکەی شتەکان قەینە کەشفم کرد ئیتر لەبەر هەر ناسیمەوە یەکسەر کە بینیم بەدەست جەنابی سەرۆکەوە زانیم دەست و پەنجەی خانمێکی کورد و شانازە من سپاسانەکەم ئەوەی من کردومە ئەرکێکی سەرشانمە و ئەمێ پێشەمشە دەستخۆشی لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بکەم بەڕاستی ئەم سەردانەی جێی خۆی بووم بەڕاستی زۆر مای دڵخۆشکەر بووم بۆ ئێمەی لەم وەزعە بۆ ئێمەی کورد ئەمە زۆر زۆر گرنگ بوو ئەو دیدارانە ئەو سەردانانە ئەوە نەگەر ئەرکی جەنابی سەرۆکە ئەرکی هەموو یەکێ لە ئێمەیە هەر یەکە لە جێی خۆیەوە لەم کاتە لەم وەزعە بۆ دروستبوونی وڵاتێکی سربەخۆکەوە حاڵەکەمانە ئەیبینی ئێسا لە هەموو لایەکەوە بەداخەوکە کوردستان تەوەقیراوە ئەوەی کە ئێستا ئێمە یڵێتەوە ئیرادەی خۆمانە یەکبوونی خۆمانە کە ئێمە باسی پێکەوە ژیانەکەین باسی جیاوازی ناکەین ئێمە پێکەوە ئەژین مادەم ئێستا لەگەڵ ئێوە کۆبینێتەوە گرنگ نیە چ ئاینێکین چ نەتەوەیەکین چ کللتورێکین گرنگ یەکتریمان قوبوڵ کردووە کوردستانی هەمومان ئاگادارین لاکین پێکەوە ژیانین ئەتوانم بڵێم تاکە ناوێنە وڵات ئیشاڵڵا رەش بێ بە وڵات تاکە وڵاتە لەسەر ئاستی جیهان کە ئەو پێکەوە ژیانە جوانەی تیاابێ بێ ئەوەی کەس عزێتی کەس بە بێ ئەوەی کەس لە کەس بکەوێ هەمووش ڕێزی یەکتیرێگرین منەوەکو خۆم ئیشکردم لەگەڵ کریسیانەکانە لەگەڵ جووەکانە لەگەڵ باهایەکانە سابیەکانە ئێزدیەکانە زەردەشتیەکانە بە هیچ جۆرێک ئاستەنگی نەهاتۆتە ڕێکم بە هیچ جۆرە دەست نەخراوەتە کارمەوە بلعکس کە داوای کارێکم کردبێ بە خۆشحاڵی و هاتوونەتە پێشەوە وزائیدەن زۆر زۆر سپاسی وەزارەتی ئەوقافەکەم ئەوەی بۆ هەر پشڕاستکردنەوەی ئەوەی جەنابێت من کارەکەم لەلایەن بەڕێز پشتیوان سادق و کاک خالیدەوە چۆن ناو کۆشکی سپی و دیاریکشم بۆ کۆنگرەیسی ئەمریکا بوو کە خۆشبەختانە و کوتاکە خانم توانیم کە دوو تابلۆم بچێتە دوو جێگەی گرنگ دوو کۆشکی گەورە دوای ئەو ئیشەی ڤاتیکان ئەمە بۆ من زۆر زۆر مای خۆشحاڵی بوو کە جاجم و بۆن و ڕەسەنایەتی کوردی برایە ئەو جێگە مەزنەوە پەیامی من لێرە ئەوە نییە من ئیشێکی خۆم ببێتە ئەوێ نە من بە کوردێکی سربەخۆی خۆم ڕاگەێنم وڵاتبوونی خۆم ڕاگەێنم مادەم کللتورم هەیە زمانم هەیە توانام هەیە بۆ وڵاتم نەبێ ئەمە لەم پەیامە پیان بڵم هیچم لە ئێوە کەمتر نییە پشگیرم بن بۆ سربەخۆیی جامە پەیامی ژنێکیش بێ ئەوە هەر زۆر 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 خۆشحاڵم شاناز من هەرە مەژنیە لە ساڵی 2017 هەر عینەشت لە ناو کۆنگرەی سا پێشنگایەکم کردەوە لە ڕێ ئەوە توانم بڵێم کە باجی پرسی عالەمی وەرگرت ئەنتەرناشناڵ لەسەر کاڵچەر کللتور کە من کارم کردووە ئەمە هەر یەک لە ئێوە پێتان خۆشەوە نیە جا ئەمە سەرکەوتنی ژنانە بەیەکەوە ئەوە بوو لەو ڤاتیکانیش بوو بە خاوەنی سپاسنامەی ئاشتی جیهانی پاپای ڤاتیکان کە لە پای ئەوە پێشکەشی کردم بە دەرلەوە لەلایەن سەرۆکی عێراق و دکتۆر بەرهەم و لەلایەن سەرۆک نەچیرڤان بارزانی کە هەر مانگی چواریش بە هەمان شێوە ئەتوانم بڵم 3 تابلۆی کەم براوە نامۆزەخانەی سان پیترۆ ئیشی ئەم دوایەشم خوابی کابەرە و لۆڤەرە حەکانی لەخۆی گەورەتر ڕۆژەکانت هەمیشە زۆر و زەوەندە بن و جێی شانازی بن من حەزەکەم تەواوی ئەمڕۆ لەگەڵ ئێوە دانیشم و قسە بکەم چونکە قسەکان جێی
بایەخن هەر قسەیەک بۆ خۆی بڵاوکردنەوەی ڕۆشنبیریەکە بڵاوکردنەوەی هێز و باوەڕێکە لای خانمان کە بە باوەڕەوە کارەکەیان بکەن کە خانمبوونی خۆشیان بسەلمێنن و هیوادارم ژنان خۆیان مافی خۆیان بدەن پێش هەمووشت. شتێکیش بڵێم ئەف قسەکەت بیر نەچێ لێرەوە یەک خاڵ باسکەم من زۆر کەس بەداخەوە ئێمە ئەوەی با لێرە شتخوا گلەی لە ژن بکەم ڕۆژی خۆمانە ئەوەی ژن ئازیەتی یەکتری ئەین ڕگەزی بەرامبەر ئازیێتمان نایە بۆ نمونە منە کۆمنتانەی بۆ نووسراوە توانم ئەگەر نسبەتی بۆ دانم لە سا 20 خانم دەستخۆشی لە من کردو هەمووی پیاوانە من حەزەکەم ژنان دەستخۆشیم لێ بکەن حەزەکەم لێم پرسن چۆن ئەم ئاستەنگیانە ئەبڕی ئەو تابلۆیە هاژێکیان هەروە ئاسان نەچۆتە ئەوێ ڕاستێگەی بەس خوا خۆم ئەزانمە ئەوی لە دەوروبەرمە چ معاناتێکمێ تا کارێکم مەگاتە شوێنی خۆی یا ئەو کاری ڤاتیکان کە بردمە ڕۆما ساڵێک و حەومان شەڕم بۆ کرد جا لەسەر ئاستی نێودەوڵەتیش دواتر وات لێ بۆ هەر یەکێکمان شان ئاسخان لەبەرەوەی چونکە کاتی بەرنامەکە زۆر کەمی ماوە بەداخەوە کە ناتوانیان دەرفەتی ویستم ئەوە تەواوکەم بەڵێ هەمووی دانیشتۆ لە جێ خۆیڵێت تۆ ئەم ئیشت بۆ کرێ من ئەوەنە ئەڵێ من خۆم لە ڕێی حکومەتەوەم ئیشەم بۆ کراوە کە لە دەرگایانە ماوە دەستیان نەناوە بەڕوومەوە ئێستاش و 100 جارێکی کەش ئێڵێمەوە سپاسیانەکەم بە تایبەتی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتی من بوو لە گانی ئەم کارە بێ ئەوەی بە من بڵێ تۆ چ ئاینێکی چنەتەوەیەکی کەیت گرنگ ئیشێکت هەیە پەیامی بۆ کوردستانە بۆیە داواکارم هەست کەسێک کارێکی لە ماڵەوە دانەنیشێ بڕۆ لە دەرگاکان گرنگ تۆ هەنگاوەکە بنێ هەست ئیتر دوایی خسەمەکە زۆر باشە دکتۆرە پەیامێکی گرنگیەوە بە هەمان شێوەش بەڕێستان پێم خۆشە دوایین پەیامی ئێوەش هەر یەکێکتان لە بوارەکەی خۆتانە بدەن بە خانمان کە پشتگیر و پاڵپشتی یەکتر بنزرێ باریان بە تایبەت لە بواری بازرگانیە. حەزەکەم لێرەوە پێیان بڵم کە ئیرادیان زۆر بەهێز بێ بربەستەکان بشکێنن ژن لەم سەردەمەدا بەڕاستی زۆر گرنگە بەسەر هەموو ژان و سەختیەکانی ژیاندا تێپەڕێ بۆ داواکردنی مافەکانی خۆی لە هەمان کاتا لەگەڵ هاوشانی پیاوان لە گۆڕەپانی شەڕکردندا بەڕاستی شەڕکردن مەبەستم کارکردن و داهێنانە بتوانن خۆیان لە هەموو سێکتەرەکاندا ببینەوە بۆیە لێرەوە پیرۆزبایەکی گەم لە خۆم و ئێوە و هەروەها ئەو ژنانەی کە بەڕاستی لە ماڵ و چەساون و هەروە ئەو ژنانەی کە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت پێیان بڵم کە لامڕۆ دەستکەن بۆ شتێکە خۆیان دەیانەوێت و هەروەها ئەو ژنە تێکۆشەر و ئازایەنە کە دەتوانن کاری خۆیان بکەن و هەرموو بربەست و بەسەڵەکەکانی نێوانیان بشکێنن بتوانن بگەن بۆ شتەی هیوادارم ڕاستە زۆر زۆر خۆشحاڵ بوو زۆر سپاس بۆ ئێوەش من پێشەوەی خاتون و شیکا پەیامەکەی خۆی بگەێنێت حەزەکەم لەگەڵ پەیامەکەت کە گەیاندت بە پارچە میوزیکێکی تۆش کۆتایی بە بەرنامەکە بێنم دووبارەیەکەمەوە کە ژنان پاڵپشتی یەکدی بن کە ژنێک پشتی یەک دیگر ئیتر بەخوا پێویست بۆ ناکا بڵێ پیا و مافی خواردوین کۆمنتێکە بینی معنەوێت بەرزە بێتەوە هیوادارم تونگوتیژی لابێرن ینی بەو هیواین کە هەموو کاتێکیش وتنی یەک وتەی ینی پاڵپشتیکردن ئەوە بۆ خۆی گەورەیە چونکە هەر یەک لە ئێمە بە کۆمەڵێک قوربانی دانەوە گەیشتوینەتە ئێرە هیچ کامێکمان لە دەروونێکی ئاسوودەوە نەمانتوانیەوە بە ئیسراحەت پاڵبینەوە کارێک بکەین زۆر جار گریان قورگی گرتوین لە کاتی پیشە و کارەکەمانە بەڵام بەورەوە بەردەوام بووین گرنگی هەموو دوجار کارەکانەوەیە کە بەردەوام بە کۆڵمەیە بە تایبەت ئەگەر هەر ئەستەمێک هەر قورسێک دووچارت بۆ یا خود هاتە سەرت ئەگەر بەهێز بووی بەرگەت گرت نەیخستیەوە بەهێزترە بی بۆیە ژنان تکایە خۆتان پاڵپشتی خۆتان بن دووبارە سەری ڕێز و نەوازشیش بۆ ئەو ژنانە دانەوێنم کە بوونە قوربانی لە ڕێگەی ماف و بەدەستهێنانی تواناکانیان و مافەکانیانە خات و نوشیکە یەک دێر وەک پەیامێک پێمان بڵێ و بەردەوام بە لە میوزیکەکەت و سپاسی تۆشەکەم ڕۆژی هەشتی مارس پیرۆزە لە هەموو خاتونێک لە کورد و لە هەموو جیهانە هیوادارم هەر کامێکیان هەر هونەرێکیان هەیە هەر توانایەکیان هەر بەهرەیەکیان هەیە بتوان پەری پێبەن و دانەنیشن هەروەها زۆر سپاسی پێستان خۆش بێت.